ڕێکا دۆک هەولێر بە ڕێکا مرنێ لە دەفوڵاتیان هاتیە ناسین ڕۆژانە بە هزارەها شۆفێر bi servê ڕێکێ هاتن و چوونێ dikin. ئەی ڕێگەی لە بەردەرەش هەتا هەولێر ڕێگەیەک زۆر نەخۆشە بەڕاستی هەموو ڕۆژ دێنە سەرای ڕێگەیە هەندێک تەسەی هەیە داوامان لە حکوومەتی هەرێمە ئەو تەسانە هەما هەر چ نەبێ ئەو تەسانە بۆمان چاکەدەوەدا ئەو سیارانە تیشی ڕووداو نەبن. لو ري او ري او سن حادثه ذكري يعني لبيني مفرق دو سنه مفرق قد باني تقريبا دبازه نفري تشوا والله زياتري تشوا الو نعبيني او ز خلق همي بيزار بو خرابیە ڕێکێ ژلایەکێ و ئێکسایدی ئەویژی بووە سەدەم کو ڕۆژانە بوویەرێن ترافیکی لێ دروست بن. بری ڕۆژانە دوو ڕوودا و سێ ڕوودا و هەر دەبی ڕۆژانە ئەو سیارانەی تورکیش ئەلعەنگەلێک زۆرە هەموو بێرە دادێن. داخوازیە شۆفێران ئەوە کو ئەف ڕێکە بهێتە نوژەندکردن ژێبەر و ڕێکەکان نێودەوڵەتیە. زێدەباری بزاوێن مە ji بۆ وەرگرتنا داخویانیە قایمەقامێ قەزا بەردەڕەش لێ لەسەر کارێ خۆ بەرهەڤ نەبوو چ گوتن دەربارەی vê cadê بدەت. خراپیە vê rêyê nebtinê nerazîbûna şofêran li pey xwe aniye belkû bûye cihê dilgiraniya rêveberiya hatnûçûna berdەڕەş jî. قەڵەباڵغیەکی یەکجار زۆریشی پێوە دیارە لەو ماڕووداوەکانی هاتوچۆ لەوانەیە زیاتر ببێتەوە بەهۆی قەڵەباڵغی ئەو ڕێگایە دەڵان ڕێگایەکەش یەکسایدە لە یەکسایدەکەش ئێستا ڕێگایەکە تێکچوونی پێوە دیارە لەگۆڕ ئامارەکە ڕێڤەبەرەتیە هاتنوچوونا بەردەڕەش بێتەنێ ددەمێ سێ مەهاندا لەسەر ڕێیا کەلک بەردەڕەش بێتێر ژێ 15 کەسان بێ سەدەما بوویەرێن هاتنوچوونێ جانێ خوێژ دەستدانە. ئەڤە ڕێکا سەرەکیە دناڤەرە هەردوو پارێزگەیەن هەولێر و دهۆکەیە ئەو شۆفێرن کو ڕۆژانە bi servê ڕێکێ هاتنوچوونێ dikin dibêjin ڕۆژانە بوویەرên هاتنوچوونێ li ser vê ڕێکەی bi çavê xwe dibînin. Tayfgoran MRT ناحیە کەلک.